کاردانەوەکانی دژی بەکارهێنانی وشەی دەوڵەتی ئیسلامی لە پرۆژە پێشنیاری دیاریکردنی ڕۆژی 3 ئابی 2014 وەک ڕۆژی کۆمەڵکوژی یەزیدیەکان بەردەوامە و شارەزایەکی بواری هزری ئیسلامیش پێی وایە داعش و دەسەڵاتەکەی پڕبوون لە کاری خراپە و کاولکاری و ناوەڕۆکەکەیان پێچەوانی ئەو ناوە بوو کە هەڵیان گرتبوو. ئەم دەوڵەتە دەوڵەتێکی خراپ و نمونەیەکی خراپ بوو بۆ ئیسلام و دەتوانین بڵێن ئەو ماوەیە بەشێک بوو لە ڕەمزی کاولکاری وێرانکاری تیرۆریستی بەتاکید ئەم ناوێکی لە خۆی ناوە کە خۆی ویستوێتی پێچەوانەیە لەگەڵ ئەو مەبدەعانەی کە ناوەکەی لە ناوە پێچەوانەیە لەگەڵ بنەمەکانی ئیسلام بۆ ئاشتی و پێکەوە ژیان. بەکارهێنانی وشەی دەوڵەتی ئیسلامی لە ژیاتی داعش تاوانێکە بەرامبەر بوو. سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامیش لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە توندی ڕخنە لە بەکارهێنانی وشەی دەوڵەتی ئیسلامی دەکرێت و دەڵێت بەکارهێنانی دەوڵەتی ئیسلامی بەخشینەوەی شەرەفە بەسەر تیرۆریستان و پەرلەمانی کوردستان نەدەبوو بکەوتایە ئەو هەڵەیەوە. بەکارهێنانی وشەی دەوڵەتی ئیسلامی لە ژیاتی داعش تاوانێکە بەرامبەر بوو خەڵکە موسڵمانی کە باوەڕیان بە ئیسلام هەیە و دەوڵەتی ئیسلامی دوورە لەو تیرۆریستی و قێزەونەی کە داعش پێش هەموو کەسێک بەرامبەر بە موسڵمانان و پێش شیعەکانیش بەرامبەر بە سوننەکان ئەنجامیدا. لەبەرەوە کەس لە داعش بێبەری نەبوو، کەسیش لە ئازار و قێزەونیەکەی داعش بێبەش نەبوو. بۆیە جەختکردنەوە لەسەر ئەو جۆرە وشانە ئایدۆلۆژیایەکە دش بە یعنی بەداخەوە حاڵەتی ئیسلامی و کە نەبوو پەرلەمانی کوردستان ئاوا دەستەواژەیەک دابین بکە بۆ داعش کە بەڕاستی ئەگەر قەرار بێ ئەوە دەوڵەتی ئیسلامی بیانی تۆ شەرەفی پێبەخشیت. لە کۆتا کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان کە تایبەت بوو بە دیاریکردنی ڕۆژی 3 ئابی 2014 وەک ڕۆژی کۆمەڵکوژی ئەزیدیەکان لە پرۆژە پێشنیارەکەدا وەک ئاماژەیەک بۆ ڕێکخراوی داعش وشەی دەوڵەتی ئیسلامی بەکار هاتبوو. ئەمەش نیگەرانی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمان لێکەوتەوە و داوای کرد لە جێگای دەوڵەتی ئیسلامی وشەی داعش بەکار بهێنرێت یان بنووسرێت دەوڵەتی بەناو ئیسلامی لەبەرەوەی ناکرێت کارە قێزەونەکانی ڕێکخراوی تیرۆریستی داعش لە سەر ئیسلام حساب بکرێت چونکە نە دەوڵەتی ئیسلامی کاری تیرۆریستی دەکات و نەڕێکخراوێکی تیرۆریستیش دەتوانێت دەوڵەتی ئیسلامی دروست بکات. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.